يعني هاودەمەنی من ئێمە فێری ئینگلیزی لە وەرگێران تەرجەمەی فیلم فێر بووین ئینگلیزی هەر فیلمێک دێتە عێراق دەبێ تەرجەمە کرابێ فێر ئەبین لێ بەڵام چی فێر ئەبین لە درامەیەکی یابانی بە زمانی کوردی چی لێ فێر ئەبین نازانین بەیانی باش بە یابانی یعنی چی بە کۆری یعنی چی خواحافیز نازانین دانیشتوونە ئەوە لە ماڵ بەداخەوە ڕێزم هەیە بۆ بینەر بەڕاحەتی خۆی دانیشتووە ئەوان بۆی قسەکەن بە زمانی خۆی هیلاک ناکە و ماندی ناکە کوالەتیەکی نزم بە نسبەتی دەنگ و میوزیک و بە نسبەتی ئەکتەرەکان دەنگیان یعنی نابێ من بۆ تەمەنە بچم دۆبلاجی کارکتەرێک لە شاشە دەرچوە تەمەنی 30 ساڵە نابی بە پێچەوانە ئەوەش بەڕاستی کارەساتێکە حەزم کرد هەندێک ینی باسی بکەین لەبەرەوە ئەگەر هەموو شتێک باس بکەن بەڕاستی 2 ڕۆژ 3 ڕۆژ بەشمان ناکە نامێ ویلاکتان بکەم بەڵام یەک چەند تیبینیەکم هەیە تێبینیەکم هەیە دێنە سەر ئەو مۆزوعێکتر گەنج پێویستی بەچیە چەند شت ببینین هێشتا دەڵێم کەمە یعنی ئێمە چی ببینین بێگومان ئێمە فیلم دەبینین یعنی دراما دەبینین دوکۆمنتاری دەبینین چەند ببینین کەمە یعنی من ئێستا بەو تەمەنە یعنی لەو ماوەی 10 ساڵ 15 ساڵە زۆر کەمە ئەگەر 2 فیلم ببینم لە ڕۆژێک زۆر کەمە بۆ من یعنی کاتەکەم هەموو داناوە بۆ ئەوە بەڵام چۆن بینینێک فیلم هەیە ئەگەڕێمەوە بۆی جارێکتر تەنها بەس ئەکتەرەکەی تەرکیزەکەمە سەر ئەکتەر ڕۆناکی ئەبینە لوکێشنەکانی ئەبینم دووبارەی ئەەکەمەوە سێری باش سێریانەکەم نە بەو شێوەیە ئەیبینم ئەواسی سەر پێی و بڕوە سەر پێی و بڕوە ینی ئەو خاڵە بەڕاستی زۆر گرنگە بۆ ئێمە بەتابەتی بۆ گەنجەکان بەڵێ زانیاریت هەیە خوێنیتەوە ئەکادیمیت بەس تۆ 4 فیلمت نەبینیوە نابی بڕۆ لە کۆلیژ دەرچوو بوو بە دکتۆر بە تۆ 4 فیلمت نەبینیوە چۆنە بێ ینی بزانە خەڵکی چۆن فیلم دروست دەکات چۆن دروستیان کردووە نە تەنها ئێمە بێن هەر ئەدرسەکان بخوێنینەوە هەر عنوانەکان بخوێنینەوە نە دەبێ چۆن گفتوگۆ بکەیت تۆ وەکو هونەرمەندێک بەیانیە چیتە فستیڤاڵێک چیتە جێگایەک دوو پرسیارێک لێ دەکەم چیت بینیوە دەبێت تۆ ئەو فیلمانە بڵێ کە بالفعل قیمەتێکی هونەری گەورەی هەیە لە جیهان نە لە دەور و پیشتم و ناو کوردستان و ناو عێراق و وڵاتە عەرەبیەکان ئەوانە نە دەبێت شتم پێبی من بتوانم من دەنگ کەمە ئەڵێن وەڵای من دای لێ بر نەکەم طەبعا لە هەمووتان بەڕاستی من زۆر سوپاستان دەکەم عەزیەتتان کێشا دەمێکە گوێگرن بەس نەمتوانی من وەڵام یا ئیشارە بدەم بۆ هەر کەسێک هەمووتان لەسەر سەرمان هەمووتان بەخێر بێن وا بزانم لایەنە هونەرەکان زۆرن بەڕاستی یعنی ئەوەنە پێم ناکرێت زیاتر باس بکەم بە بێتاقەت نەبن بەڵام یعنی ڕێنماییم ئەوەیە بۆ گەنجەکان زۆر شت ببینن ڕێز بگرن لەوانەیە کە ئەزموونیان هەیە بەڵام کاری جوانیان کردووە دەبێ ڕێز لیان بگرن دەبێ شت لیان فێر بن من بەردەوام ئەڵێم لە گەنجەکانم کوڕم ئەگەر من قسێکەکەم دووسێ قسەکەم یا مەوزوعێک تۆ ئەگەر ئەیزانی ئۆکەی گوێ بگرە ئەگەر ئەیزانی و گوێت لێ بووە من زانی چیەکەم بۆت کە گوێگری دووبارە چییە ئەڵێ مامۆستا چیە ئەڵێم ئەپدێت ناچین ئەپدێت دەکەین
ئەبدێت تاکو لە بیرت نەچێ ئەوەی سوود لێ وەرەگرم وەریەگرم ئەوەی سوود وەری لێ ناگرم یا گوێم لێ بۆ زۆر ئەیکەمە ئەبدێت بۆ خۆم ئەو باقی فڕادەم لە من سەتا دوو لە جوان خان سەتا سێ لە کاک حەسەن غەریب سەتا یەک لە کاک محەممەد خضر حەمدانی بەخێر بێ کۆ ئەبێتەوە بەس تۆ ئەگەر بڵێ وەڵڵا ئەمانە هیچیان پێ نەماوە ئەمانە کەونن ئەمان وانە سینەما خۆ یەک سینەما هەیە بەڵام زەوق فەرقەکە ڕوئیا فەرقەکە خۆی چەند لەقتەمان هەیە کلۆز میدیەم لۆنگ بەس تۆ بزانە چی لێ دەرچووە کلۆز میدیەم لۆنگ بەس چەند لێ دەرچووە دەرهێنەرەکان فەلسەفەیان کرد لەناو ئەو لەقتانە بەڵام ناگۆڕێ کلۆز میدیەم لۆنگ هەریە میدیەم کلۆز هەیە لۆنگ شۆت ئەمریکی بەڵام خۆی لە یەک لەقتەوە هاتووە ئەمە ئەساسێکە بۆ ئێمە لەسەری ئیشەکەین تۆ فێر بە قاعیدەکان تۆ فێر بە فیلم چۆن مۆنتاژەکرێ تیمپۆ چیە لوکێشن چۆن هەڵەبژێری کارەکانت چۆن ڕێکەکەی کارکتەرەکانت یعنی من بازە جار ئەبینم کارکتەر نازانم ئەم کارکتەرە چییە ئەمە لە کێوە هاتووە ئیشی چییە کوڕی کێیە چۆن هات چۆن بوو بە ئینسانێکی خراپ چۆن بوو بە ئینسانێکی باش دراسە نەکرایە بۆ شەخصیەکانی دراسەیەک نەکرایە سێ لایەنی سەرەکی لە مرۆڤ هەیە لایەنی جەستەکەی لایەنی دەروونیەکەی لایەنی کۆمەڵایەتیەکەی کە ئەوە مەدرسەی ستانسلافسکیە لە شانۆش بەکاری هێنین بەڕاستی ئەو سێ بوادە دەبێ بزانین بۆ هەر کارکتەرێک اینجا بێن لێ تێبگەین اینجا چۆن بۆی هەڵبژێرین وە کێ بۆی هەڵبژێرین وە کێ بۆی هین بکەین کاکدارۆ عەزیز مامەسەکەی مەمیانان ئامادە کرد بۆ ساڵی وەڵا خۆی مەمیانان ئەساسەن هەمەش دوورە دوور و درێژە فیلمێکی سینەمایی بوو لە ساڵی 1970 وسمان بیکەن هەم دیسان کۆمەڵەیەک لە هونەرمەندانی کورد لە هەموو کوردستان گەیاندمانەوەی لوکێشنمان کرد پێشتە سوودماوەی 2 هەفتە ڕاگیرا لەلایەنی حکوومەتەوە بۆ ئەسبابی سیاسی وتیان ئەمە زۆر قورسە زۆر نەتەوەیە و نازانم چی و ئەوە ڕایگرە ئێمە دەیکەین نازانم چی دوایی ڕاگیرا بە تەواوی لە 1970 تاکو 2001 وستمان بیکەینە فیلمی سینەمایی بەڵام بەڕاستی ئەو کاتە هیچ لەژێر دەستم نەبوو یعنی کەرەستەیەک بۆ فیلمێکی سینەمایی لەبەرەوە وتمان بیا بیکەینە زنجیرە درامەیەک وەکردمانە زنجیرە درامەوە تازە کامێرەی 280 هاتوو بوو خێرا ئەمریکی سەتەلایتی کوردستان دیجیتال تەسویرمان کرد و پێشڕەونەبەر بەرەوبەری وەنەگرتنی بوو کاک ڕزگار بارۆ کاک ڕزگار ڕێزت هەیە چاوەکەم هونەرمەندی جوان بەڵێ 83 بوو وەڵڵاهی من هەندێک ڕەنگە تاریخەکان ڕەنگە هەندێک تاریخەکان یعنی کەم و زیادەکە بەڵام دیسان کاک ڕزگار دیسان ئەوە کێشەیەک نییە بەڵێ 83 بوو بووکەخان بەڵێ جەنابە دەوری گرنگت هەبوو لەو کارە قوربانی کاک دانا عەلی بەڵێ کاری یعنی ئامادەکردن و ڕاهێنان و ئامادەکردنی کارەکە کرد لە سلێمانی بەڵام لە هەولێر ئەگەر لە بیتە تەسویرمان کرد نازانم بۆ لە هەولێر تەسویرمان کرد کامێرەکەمان لێرە بوو نازانم شتێک بوو کارەکەی جوان بوو بووکەخان نووسینی بەڕەحمەدی دڵشاد مەریوانی بوو چەندین ئەکتەری دیکەش بەشداری کردووە جەنابەت دەستان خۆش زۆر سپاس بۆ ئەو تێبینی من ناوم هێنا بەس نەچوومە ناو تەفاسیلەکەی